ئەنی ڕایگەشتی مامۆستایان و فەرمانبەرانی ستەم لێکراو لە چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 7,000 مامۆستا و فەرمانبەر لە سنووری سلێمانی ناویان بۆ وەرگرتنی زەوی بڵاو کرایەوە. بێگومان پێدانی زەوی یان یەکەی نیشتەجێبوون یەکێکە لە مافەکانی هەر فەرمانبەرێک، بەڵام بەداخەوە وێڕای ئەوەی چەندین ساڵە مامۆستایان و فەرمانبەران لە چاوەڕوانی وەرگرتنی زەویدان بەداخەوە ئەو شوێنانەی لەلایەن شارەوانیوە دابینکراوە بۆ ئەوەی بیدەنە مامۆستایان و فەرمانبەران لە سێ خراپترین شوێنەکانی دەوروبەری سلێمانین. ئەو زەویانە بە هیچ جۆرێک گونجاو نین و شایانی ئەوە نین بدرێنە مامۆستایان و فەرمانبەران. هەرچەندە شارەوانی بە پاساوی نەبوونی زەوی لە نزیک شاردا ئەم شوێنانەی داناوە دابشکردنی بەسەر فەرمانبەران و مامۆستایاندا، بەڵام لە ڕاستیدا شارەوانی جگە لەوەی جیاوازی کردووە لە نێوان فەرمانبەرەکانی خۆیدا و زەویە گرانبەهاکانی بۆ خۆیان داناوە، فێڵیشیان لە خەڵک کردووە بە دیاریکردنی شوێنی دوورەدەست بۆ فەرمانبەران و مامۆستایان. لە کاتێکدا هەزاران زەوی لە چەندین ساڵی ڕابردوودا بە ئێستاشەوە بە نایاسایی بە بەرچاوی شارەوانیەوە پارچە پارچە دەکرێن و دەفرۆشرێن بە نرخێکی بەرز. شارەوانی بەرپرسانی باڵاش چاویان لێدا خستووە کە چاوپۆشیکردن و ڕێگا لێ نەگرتنیان نیشانەی هاوبەشیکردن و شەریکبوونە لەو تاوانەی بەرامبەر بەم شارە دەکرێت لە زەویەکانی ڕاپەڕین و نزیک بەکرەجۆ و پشت چوارچرا و کانی گۆمە و برای مەحمەد و شێخ وەیساوا و زۆر شوێنی تر کە هەموو ئەم شوێنانە زەویەکانیان بەهادارن و دەکرێت وەک تاڵانکاری زەوی سلێمانی ناو بهێنرێن. لە بەرامبەردا ئەو فەرمانبەرانەی تەواوی تەمەنیان لە خزمەتکردنی فەرمانگەکاندا بەسەر بردووە دەبێت زەویەکانیان لە سۆرتکە و تانجەرۆ و پشت تاسوجە یان بەسەردا ساغ بکرێتەوە کە هیچ بەهایەکیان نییە و ئەمێش دەبێت تەستەمێکی نوێ لە مامۆستایان و فەرمانبەران. ئێمە ئەم ستەمە بەکەمتر نازانین لە پێنەدان و دزینی موشەکانمان و وەستاندنی پلەبەرزکردنەوە، بۆیە ڕای دەگەێنین و بەدەسەڵاتداران دەڵێن بە بەرچاومانەوە زەوی باشەکانتان بۆ خۆتان و کۆمپانیاکانتان دەبن و ستراتیرینەکانیش دەدەن بە هەزاران مامۆستا کە هەموو تەمەنیان لە خزمەتکردندا بەسەر بردووە. لێرەوە ڕای دەگەێنین هەرچی زووە بەرپرسان و شارەوانی سلێمانی تاڵانکردنی زەویەکان ڕابگرن و شوێنی شایستە بۆ مامۆستایان و فەرمانبەران دابین بکەن کە هەزاران پارچە زەوی هەن چاوی بەرپرسان و کۆمپانیا و تەماعکاریان لەسەرە تا ئەوانیش بکرێنە خزمەت بە شەوەندی خۆیانەوە. بۆیە پێویستە شارەوانی بۆ ستەمانەدا بچێتەوە و کە جیاوازیکردنە لە نێوان فەرمانبەرانی خۆی وەزارەتەکانی تر و دابینکردنی زەوی دوورەدەستی بەبێ بەها لە بەرامبەر دەیان ساڵ خزمەتی مامۆستایان و فەرمانبەراندا. لە کۆتاییدا دەڵێن پێدانی زەوی بەم شێوازەی ئێستا ستەمێکی ترە لێمان دەکرێ و پێویستە ئەم ستەمە ڕاگیرێت، چونکە مامۆستایان و فەرمانبەران شایانی زەوی باشەکانی شارن، نەک بەرپرسان و نزیکەکانیان کە زەویەکانی شار تاڵانەکەن. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی 4/9/2025. تا ئێستا بەس فەرمان دەرچووە هیچ پارچە زەویەک نێدراوە بە کەس، بەڵام ئەوەی کە شارەوانی بڵاوی گرۆتەوە لە سۆرتکە پشتی لە نزیکی تاسوزە لە تانجەرەوە درێ مامۆستان نازانی نرخیان چەندەیە، زۆر بێبەهان. بەڵێ داواکاری گشتیاتۆتە سەر خەت کە ئەو زەویانە پێویستە شارەوانی ستانی بەم بڕیارا بچێتەوە وە زەوی شایستە بە مامۆستایان و فەرمانبەران بدرێ. مامۆستایە 40 ساڵ خزمەتی هەیە وا بێ لێرە بەڕوونی بڵێن ستەمێکی تر لە مامۆستایان نەکرێ. فەرمانبەرانی بەشێکی دۆری دامەدەستگاکانی تری حکومەت زەویان وەرگرتووە، بەڵام زەوی بە مامۆستایان لە 40 خاڵ داوەکو ئێستا نهاتۆتە خوارەوە کە خەڵک لە شارەوانی ئەو ڕۆژەی یاخود ئەو ساڵی تعین بۆ زەوی وەرگرتووە. لە هێزە ئەمنیەکان ئەو مانگەی دامەزرێ زەوی ئەبردرێت بە بۆیانە تاشرێت و ئەپیانە درێ، بەڵام مامۆستایان و فەرمانبەران بە چەندی ساڵ خزمەت زەویان پێ نادرێت. ئێمە لێرەوە ڕاگەین ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە چەند ڕۆژی ئایندەیە کۆ بێتەوە، هەڵوێستی خۆی لەسەر چارەکیەکان و بایکۆت و خۆپیشاندان و دەڕەزاتیەکانی ئەم ساڵ ڕائەگەێنێ، بەڵام شەرمە بۆ دەسەڵاتێک موچەی ساڵی ڕابردووی نەداوە داوای بایکۆتی ساڵی نوێ داوای خوێندنی ساڵی نوێ بکات. بۆیە دەسەڵات پێشەوەی داوای ساڵی نوێی خوێندن بکات موچەی مامۆستایان و فەرمانبەران زامن کات و بایکۆت بڕیارێکی خۆڕستکانەی مامۆستایانە دڵنیابن بەم جۆرەست دەرگای ساڵی نوێی خوێندن ناکرێتەوە و پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێشەوەی باسی ساڵی نوێی خوێندن بکەن باسی چارەسەری پرسی موچەکە لە هەرێمی کوردستان.
یەکمان ئێمە وەزارەت تاو کێسە بەداخەوە لە زاری وەزیری پەروەردە و یاخود دەپرسەکانی وەزارەتەوە چەند هۆکارێک باس کراوە بەڵام باسی گرفتەکانی مامۆسایان ناکرێت. ئەگەر بەڕوونی بڵین وەزارەتی پەروەردە بۆ دیاریکردنی ساڵی نوێی خوێندن هەموو شتێک لێگاتەوە جگە لە بێموچەی و گرفتی مامۆسایان و فەرمانبەران کە بێ لە پێش هەموو شتێکەوە لە بیری چارەسەکردنی و پرسەدا بێت.